تەکنیکی میدیایی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سەدەی 21 و بەتایبەت لە 10 ساڵی ڕابردوودا بە خێرایی هەموو سنوورە میدیاییەکانی لە جیهاندا تێپەڕاند. ئەم خێرا گەشەکردنە سەرەڕای سوودەکانی لە ئەنجامی نەبوونی ڕۆشنبیری لە بەکارهێناندا چەندین لێکەوتەی نەرێنی و کێشەی کۆمەڵایەتی لێکەوتۆتەوە. لەسەر ئەم پرسە هەنووکەیە لە ناحیەی قەسرێ لە دەڤەری باڵەکایەتی لە دیبەیتێکی کراوەدا باس لە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و زیان و لێکەوتە کۆمەڵایەتیەکانی کرا. لە سەدەمی ئێستادا تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی بەربەڵەنە خەڵکان و گەنجان لە کۆمەڵگادا بەکاربێت کاریگەری نێرین خراپی بەسەر کۆمەڵگادا بەجێهێشتووە. کاریگەری خوێن لە ڕووی دەرونیە لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە جێبەجێ کردووە. بۆ ئەمەش بە پێیسمانزانی گفتوگۆیشتی کراوە ڕێک بخێن لە نێوان بەشداربووان و چالاکۆران پسپۆڕانی بواری پەروەردەی بۆ ئەوەی کۆمەڵێک ڕاستپاردە خاڵ ئامادە بکرێن ئیشان لەسەر بکرێن. تۆڕە کۆمەڵایەتیەکان لەناو باوەڵە مجتەمەعی ئێمە زۆر بەسەرعی هات. ملەتی ئێمە ئەو سەقافە شەرعیەی نەبوو کە بتوانی لەگەڵی ئاوێتەبی و بتوان لە جێی خۆی بەکاری بهێنی. لۆیە با بڵێن پەلەی لێکرا خەڵک نەیتوانی بەتاوی بەکاربیێنی و کاریگەری خراپیشی تەبان لەسەر تاکەکان هەیە و هەروە بەگشت لەسەر خانەوادە و با بڵێن کۆمەڵگاش. تا دێر بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕوو لە زیادبوونن. چالاکان و شارەزایانی بواری سۆشیال میدیاش پێیان وایە بۆ کەمکردنەوەی زیانەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پاراستنی شیرازەی خێزان لەو زیانانە پێویستە گەنجان هۆشیار بکرێنەوە تا تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ مەبەست و ئامانجی سوودبەخش بەکاربهێنن. سەرەڕای ئەمەش پێویستە فلتەر بخرێتە سەر پێگە و پەیجە نەشیاوەکان. بۆنمونە دەکرێت حکوومەت بیر لەوە بکاتەوە پەرلەمان یاسایەک دێر بکە سانسۆر ماڵپەرە سێکسیەکان کە لە کۆمەلگادا گەنجەکان کە بەڕێژێکی زۆر ئێستانە کە بەکاری دێنن سانسۆری بکات. نەهێڵێت هەر کەسێک بە کەیفی خۆیان لە ڕێگای کۆمپانیەکان دەتوانێت ئەم کارە بکە. لە ڕێگای کۆمپانیەکانی ئینتەرنێتەوە دەتوانێت حکوومەت زۆر باشانی ئەم کارە بکات و قەدەغەی بکات. بەداخەوە هەتا ئێستانەکەەوە نەکرایە. سەرەڕای ئەوەی کاریگەری نەرێنیەکانی لەسەر گەنجاندا هەیە لە ناو منداڵاندا کە ئێستا بە شێوەیەکی بڵاو بۆتەوە کە ئەوەش کاریگەری لەسەر ئەرێنی منداڵ هەیە دەبێتە هۆی ئەوەی کە ئەندامانی جستەیان تێک بچیت یاخود ڕێڕێی بخەویان تێک بچیت یاخود چاویان زەعیف ببیت. تەکنیکی نوێی میدیا لە سەرانسەری جیهان و هەرێمی کوردستانیش خێزان و دایک و باوکانی خستۆتە بەردەم تاقیکردنەوەیەکی سەخت. بە بڕوای پسپۆران لە کاتێکدا ناکرێت منداڵ و نەوجەوانان لە جیهانی نوێدا ببردرێن و ڕێ لە فراوانبوونی ئاستی ئاگایی و ڕۆشنبیریان بکرێت. بەڵام لە هەمان کاتدا خێزان دەتوانێت سانسۆر و چاودێری بخاتە سەر بەکارهێنانی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن منداڵ و نەوجەوانانەوە تا وەکو بەر بە لێشاوی لادانی کۆمەڵایەتی و لەبەر یەک هەڵوەشانی ژیانی خێزانی بگیرێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی قەسرێ لە دەڤەری باڵەکایەتی.